ما جاء في المادة 67 من الدستور. ڕۆژی سێشەمە دادگای فیدرالی عراق بڕیاریدا کە درێژکردنەوەی تەمەنی خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان نادەستوریە و هەر یاسا و بڕیارێک لە دوای 11 تشرینی دووەمە دەرچوو بێت بە هەڵواشەوە هەژمار دەکرێت. ئەو بڕیارەی دادگای فیدرالی عراق خەڵکی هەرێمی کوردستانی بەسەر دوو بەرەدا دابەش کردووە. هەندێکیان دەڵێن ئەو دادگایە لە دژی هەرێمی کوردستان بڕیاری داوە. دادگایە دژی هەرێمی کوردستان دانرایە. يعني هەتا ئێستا هیچ بڕیارێک دەرنەکردیە مەساڵحی هەرێمی کوردستان بێ هەمووی دژی هەرێمی کوردستان بووە. من پێم وایە هەر لە خۆیان ئەو یاسایە دەردەکەن ئەگەر ناوانە معلوماتەکە کە هەموو پەرلەمانکارەکان دەنجیان برند کرد بە درێژکردنەوەی پەرلەمان بۆ ماوەی ساڵێک نەک زیاتریش. بەشێک لە خەڵکی زۆر دڵخۆشن بەو بڕیارەی دادگای فیدرالی عراق و پێیان وایە بڕیارێکی باشە چونکە زیاتر لە 30 ساڵە دەسەڵاتی کوردی تەنها لە بەرژەوەندی خۆی بڕیاری داوە نەک لە بەرژەوەندی خەڵکی. ئەمە بڕیارێکی باش و دروستە بۆ ئەوەی کە دەستی دەسەڵاتی سیاسی کورد بکاتەوە لەبەر ئەوەی زیاد لە 30 ساڵە خۆت دەزانی ئەو دەسەڵاتە یاری بە چارەنووسی میلەت دەکا و هەر کاتێک ویستی بێتی لە بەرژەوەندی خۆی تەمەنی پەرلەمانی درێژ کردوێتەوە و هەر کاتێشیش ویستی بێتی وەکو هەویر کورت و درێژی کردووە. ناکوکی و کێشەکانی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و ڕێکنەکەوتن لەسەر کات و شێوازی هەڵبژاردنەکانی هەرێم وای کردووە کە دوجار هەر لەلایەن خۆتی پەرلەمانتارانی کوردەوە پەنا بۆ دادگای فیدرالی عراق ببەردرێت. هەم بڕیاری فیدرالی محکمەی فیدرالیین پێخەڵەتە هەم درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستانی پێخەڵەتە هەردووشیان دەبووە حکوومەتی هەرێم ئەو لەزمەی نەدا بە خەڵکانی تر کە تدەخل بە شؤونی کوردستان بکەن بما يضمن الحفاظ على وحدة الوطن. مامەڵەی دەسەڵاتدارانی عراقی لەگەڵ هەرێمی کوردستان وەکو مامەڵەی وڵاتێکە لەگەڵ پارێزگایەکی خۆی نەک وەکو وڵاتێک لەگەڵ هەرێمێکی سەربەخۆ ئەمە بە گوتەی هاوڵاتیەکی هەولێرە. دەیانەوێ تێشی دەن دەیانەوێ وەزعەکەی تێکدەن یعنی ڕاست ببینەوە محافەزەك لە محافەزەکانی بەغدا هەریک و خلاص ئەویان دەوێت. ڕۆژی یەکشەمە 9 دەی 2022 بەدەنگی هەشتا لە پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و پێکهاتەکان و بەشێک لە پەرلەمانتارانی گۆڕان و سربەخۆکان تەمەنی خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە بڕیار بوو 11 شەشی ساڵی 2022 کوتایی پێبێت تا 31 12 ساڵی 2023 درێژکرایەوە. هەر ئەو کات فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ و بەشێک لە پەرلەمانتارانی گۆڕان و سربەخۆکان لە دژی درێژکردنەوەی تەمەنی خۆلی پێنجەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بوون. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.